سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕامۆ لێ ئێوەی ئازیز و خۆشەویست زۆر جار گوێمان لە چیرۆکی پێغەمبەری یونس دەبێت سەلامی خوای لێبێ لەگەڵ ئەو نەهەنگەی کە قوتیدا بوو زۆرێک لە بێر و بۆچوونەکان جیاوازن دەربارەی ژمارەی ئەو ڕۆژانەی کە لە نێوسکی نەهەنگەکەدا بوو وەسی دەکرد و چۆن توانی ڕزگاری ببێ لەوانەیە ژمارەیەکی کەممان چیرۆکەکەمان بە تەواوەتی زانی بێ هۆکاری ئەمڕۆ داوەرسی بوو کە بەسەریدا هات وەسی کرد دوای ئەوەی خودای گەورە لە مردن ڕزگاری کرد هەوڵ دەدەم لەم ڤیددیۆیەدا وەڵامی ئەو پرسیارانەتان بۆ بدەمەوە بە گوێگرتن لە چیرۆکەکە ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانی تا کۆتای ڤیددیۆکە بینەربیت. پێغەمبەرێتی یونس خودای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی پێغەمبەرێتی یونسی کردووە و فەرموویەتی واتە بەڕاستی یونسیش لە پێغەمبەرانە و لەسەر شوێنێکی دیکە لە قورئانی پیرۆزدا باسی یونس کراوە جگەلەوەی کە یەک سوورەتی تایبەتی بە ناوی یونس لە قورئاندا هەیە ئێستاش بە بینە سەر چیرۆکەکە لە ڕابردوودا و لە ڕۆژگارێکدا کە کەسانێکی کەم باوەڕێن بە خودای تاک و تەنها هەبوو پێغەمبەر یونس سەلامی خوای لێبێ بانگەوازی بۆ خوددا و یەکتاپەرستی دەکرد خودای گەورە یونسی نار بۆ خەڵکی نینەوە لە خاکی مووسڵ لە عێراق کە پایتەختی دەوڵەتی ئاشووری بوو و لەوانەدا ناوچەیەک هەبوو بە ناوی نینەوە کە خەڵکی ئەو ناوچەیە بەهۆی زۆری ڕزق و ڕۆزی و دەوڵەمەندی زیاد لە ڕادە و بێسنووریشیان ببوونە هۆی گومڕابوون و لە خۆبایبوون و بەدکاری و گوناهەکاریان سەرباری ئەمانەش ئەو هەموو خەڵکە خەریکی بتپەرستی بوون و باوڕێن بە خودای گەورە نەدەهێنا هەر بۆیە شایسته سزای لە ناوچوون دەبوون ئەگەر خودای گەورە بە ڕەحمەت و سۆزی خۆی فریایان نەکەوتایە بۆ ئەمە بەستەش خودای یونسی بۆیان ڕەوانە کرد یونسش بانگیان دەکا بۆ خوداپەرستی و باوەڕدارێتی و هەروەها وازهێنان لە بتپەرستی بەڵام وەڵامیان نەدایە و سوور بوون لەسەر بەدبڕوایی خۆیان جا ئەم بارەش درێژەی کێشا ئینجا یونس هەڕەشەی هاتنە خوارەوەی سزای خودای دەکرد بۆ سەریان کە دوای ماوەیەک دەکەونە بەر ئەو سزایە بەڵام کەسیان باوەڕیان پێی نەدەکرد و توانجیان لێ دەدا و گاڵتە جاڕیان پێی دەکرد هەروەها شەڕیان پێی دەفرۆش و دەگوترێت کە بانگەشی پێغەمبەر یونس بۆ ئەو گەلە 33 ساڵ درێژەی کێشا و لە کۆتاییدا تەنها 2 کەس باوەڕیان پێهێنا بۆیە پێغەمبەر یونس زۆر دڵتەنگ بوو و هانای بۆ خوددا بر خودای گەورەش وحی بۆی نارد و پێی گوت ئەی یونس بە گەلەکەت بڵێ من ئەشکەنجەدانێکی گەورەم بۆیان ئامادە کردووە ئەگەر باوەڕ نەهێنن بۆیە پێغەمبەر یونس بە گەلەکەی گوت ئەگەر باوەڕ نەهێنن ئەوە دوای 3 ڕۆژ سزای خوددا دەڕژێ بەسەرتاندا پێغەمبەر یونس لەو بڕوایەدا بوو کە ئیدی بە تەواوەتی پەیامی خودای گەیاندووە ئەو ئەرکەی کە خوددا پێی سپاردبوو بەجێی گەیاندووە بەڵام میلەتەکەی هەر یاخی بوون و سوور بوون لەسەر بێبڕوایی لەبەر ئەم هۆیە یونس بە دڵتەنگی لەو شارە دەردەسێت و بەجێیان دەهێڵێت و لە دڵ خۆیەوە دەیگوت کە من هەموو ئەرکەکەی خۆم بەجێ گەیاندووە و خوددا خۆی تۆڵیان لێ دەسێنێت و سزایان دەدا یونسش پێی وا بوو کە ئەگەر ئەم شارە بەبێ مۆڵەتی خوددا جێبهێڵێ ئەوە خوددا لی ناپرسێتەوە سزای نادا بۆیە هەر دەڕۆژ و ڕێگەی دەبڕی تا گەیشتە سەر کەناری دەریا و لەوێ کەشتیەکی بینی کە ئامادەی سەفەر بوو و خەریک بوو دەردەچوو ئەویش خێرا داوا لە سەرنشینانی دەکا کە جێگەیەکی بۆ بکەنەوە لەگەڵ خۆیاندا بیبن و خاوەنەکانی کەشتێکە کاتێک یونس دەبینن دەیناسنەوە و ڕاستەوخۆ پێی دەڵێن عەبدوڵڵاه ساڵح واتە بەندەیەکی مخلیسی خودای گەورە یاخود بەندە باشەکەی خودای گەورە ئەوانش داواکەی جێبەجێ دەکەن و لەگەڵ خۆیاندا دەیبن کەشتێکە دەستی بە ڕۆشن کرد و گەیشتە ناوەڕاستی دەریاوە لەو کاتەدا لەبەر قورسی سەرنشینانی کەشتێکە و شتەکانی نێوی لەنگەری تێکچوو کەشتیوانەکەش لەگەڵ هەموو سەرنشینەکانی دی زۆر ترسان لەوەی کەشتێکە نوقم ببێ بۆیە سەرنشینەکان هەندێک لە شتومەکەکانی خۆیان هەڵدایانێ و دەریاکەوە بۆ ئەوەی هاوسەنگی کەشتێکە چاکەوە ببێ بەڵام سوودی نەبوو وەلای ئەوان بیر و بۆچوونیان بە جۆرێک بوو کە لە نێو ئەو کەشتیەدا کەسێکی تێدایە کە سەرپێسی خودای گەورەی کردووە بۆیە ئەم ڕووداوانیان بەسەردا دێ بۆیە لە نێو خۆیاندا ڕاوێژێکیان کرد لەسەر ئەوەی یەکێکیان هەڵدەنە ناو دەریاکە تاوەکو خۆیانی پێ بپارێزن بۆ ئەمە بەستەش بڕیاریاندا کە تیر و پشک بکەن جا بۆ هەر کەسێک دەرچوو ئەو کەسە هەڵدەدەنە ناو دەریاکەوە ئەوە بوو لە ئەنجامی ئەو تیر و پشکەدا دەبۆیە پێغەمبەری خودای یونس بخەنە ناو دەریاکەوە یونسش بەسەرهاتی خۆی بۆیان گێڕایەوە ئەوانش گوتیان ئەم کابرایە پیاوچاکێکە و پێیان باش نەبوو فڕێدەنە دەریاکەوە بۆیە دووبارە تیر و پشکیان ڕاکێشا ئەم جارش هەرکەوتەوە سەر پێغەمبەر یونس ئیتر یونس خۆی ئامادە کرد بۆ خۆڵدانە نێو دەریاکەوە
بەڵام ئەوان پێیان خۆش نەبوو کە خۆی فڕێ بدا. سەر لە نوێ بۆ جاری سێیەم تیر و پشکیان ڕاکێشا. ئەم جارەش هەر کەوتەوە سەر پێغەمبەر یونس. بێگومان ئەوە هەر بەخواست و ئیرادەی خودای گەورە و میهرەبانە و بۆ مەبەستێکی گەورە بووە. هەرچەندە پێغەمبەر یونس تێنە دەگەیشت کەسی ڕوودەدا، بەڵام دەیزانی کە ئەو کارەویستی خودای گەورەی لەسەرە. لەبەر ئەوە پێغەمبەر یونس بە پێویستی دەزانی کە دەرسێ لە کەشتێکە، بۆیە پێیانی گوت فڕێمدەنە نێو دەریاکەوە. و کاتێک کەوتە نێو دەریاکەوە لەو ساتەدا خوددا نەهەنگێکی گەورەی نرد و یونسی قوتدا و خودای گەورە فەرمانی بە نەهەنگەکە کردبوو کە هیچ ئازارێکی یونس نەدات و لە ناوی نەبا. و نێو سکی نەهەنگەکە زۆر تاریکە و هیچ خواردنێکی لێ نییە. ئەمەش تاقیکردنەوەکی خودای گەورە بوو بۆ پێغەمبەر یونس، هەروە سزایەکیش بوو چونکە نابەجێ قسەکانی خودای گەورەی کرد و نەتەوەکەی بەجێهێشت. خودای گەورە لە قورئاندا ئەم بەسەرهاتەی یونسی گەڕاوەتەوە و فەرموویەتی: واتە بەڕاستی یونسیش لە پێغەمبەرانە کەچی ڕای کرد بەرەو کەشتێ پڕ لە کەل و پەل و خەڵکەکە. ئەو ساش بە ناچاری بەشداری لە تیر و پشکەکە کرد کە ناوی ئەو لە ڕێزی ئەو کەسانەدا بوو کە لە تیر و پشکەکەدا سەر نەکەوتن بەدەست بهێنن. ئەنجا لە دوای ئەوەدا نەهەنگێک قوتیدا لە کاتێکدا کە شایانی سەرزەنشت و گلەیی بوو، چونکە پێش ئەوەی خوددا مۆڵەتی بدا قەومەکەی بەجێهێشت. چارەنووسی گەلەکەی یونس. کاتێک یونس گەلەکەی خۆی بەجێهێشت، خودای گەورە هەورێکی ڕەشی ترسێنەری نارد بۆ ئەو گەلا و ناوچەکانی تەواو تاریک کردبوو و نەیان دەزانی شەوە یاخود ڕۆژە. ئەوانێش لیان ڕوون بووە کە گیرۆدی سزایەک دەبن لەلایەن خودای گەورەوە و نیشانەکانی دەرکەوتبوون. خودای گەورەش نیازی تەوبەکردنی خستە دڵیانەوە. ئەوانێش لەو کردارانی پێشووتریان پەشیمان بوونەوە، بۆیە چوون بە دوای پێغەمبەر یونسدا دەگەڕان هەتا بیدۆزنەوە، بەڵام پێیان نەدۆزرایەوە. دواتر هاتن بۆ لای پیاوێکی بەتەمان کە یەکێک بوو لەوانەی باوڕیان بە پێغەمبەر یونس هێنا بوو و لێیان پرسی کە پێویستە لەم بارودۆخەدا چی ئەنجام بدەن. بۆیە ئەویش ڕێگەی تەوبەکردنی پێیان نیشاندا. بۆیە هەمویان پێکەوە بە پیاوە و ژنان و منداڵ و ئافرەتان و گەنج و پیریانەوە کۆبوونەوە. هەروەها پیاوان و ژنان و ڕۆڵەکانیان کەوتنە گریان و پاڕانەوە لە خودای گەورە کە لێیان خۆش بێت و تاوانەکانیان بسڕێتەوە. بەڵێ ئەو ساتانە زۆر گەورە و کاریگەر بوو، بەڵام بەداخەوە پێغەمبەر یونس نەیتوانی ئەم ساتانە بە چاوی خۆی ببینێ. لەبەر ئەوە خودای گەورەش بە ڕەحمەت و بەزەی خۆی سزای لەسەر هەڵگرتن. خودای گەورە دەفەرموێت: واتە دانیشتوانی هەر ئاوای و شار و شارۆچکەیەک باوەڕیان بە خوددا و ڕۆژی دوایی هێنابێ، ئەوە باوەڕهێنانەکەیان سوودمەند بووە بۆیان. بەڵام هیچ گەلێک وەکو گەلەکەی یونس باوەڕیان نەهێناوە کە هەردووای باوەڕهێنانیان خودای گەورەش سزای ژێردەستەی و سەرگەردانی ژیانی دنیای لەسەر لابردوون و ناز و نیعمەتی ژیانیشی تا کۆتایی تەمەنیان پێبەخشیون. ڕزگاربوونی یونس و گەڕانەوەی بۆ لای گەلەکەی. جیاوازی لە بیر و ڕای زاناکاندا هەیە دەربارەی ئەو ماوەیە کە یونس لە سکی نەهەنگەکەدا مایەوە. بەشێکیان دەڵێن 3 ڕۆژ و بەشێکیان دەڵێن 7 ڕۆژ و بەشێکشان دەڵێن 40 ڕۆژ لە نێو سکی نەهەنگەکەدا مایەوە. بۆیە تەنها خوددا دەزانێت کە چەندێک لەوێدا ماوەتەوە. یونس لەناو تاریکایی هەناوی نەهەنگەکە بوو. خودای گەورە فەرمانی بەو نەهەنگە کردبوو کە هیچ ئازارێکی یونس نەدا. یونسش وای دەزانی کە مردووە، بەڵام وردە وردە هەر 4 پەلی کەوتە جم و جۆڵ و ئینجا بووی دەرکەوت کەوا هێشتا زیندووە. لەبەر ئەوە هەر لە ناو سکی نەهەنگەکەدا کڕنوشی بۆ خوددا بردو و فەرمووی: خودایە من لە شوێنە کڕنۆشم بۆ تۆ بردووە کە هیچ کەسێک لەم شوێنەدا کڕنۆشی نەبردووە و تۆی نەپەرستووە. پاشان تا چەند ڕۆژێک لە سکی نەهەنگەکەدا مایەوە و هەر زیکر و تەسبیحاتی دەکرد. دوای ئەوە نزای لای پەروەردگاری کرد و دانی کزۆڵی و بەندایەتی بە پەروەردگاری و بە خودای خۆیدا نایەوە و دانی بەوەشدا نا کەستەمکار بووە لە کاتی جێهێشتنی گەلەکەیدا بەبێ مۆڵەت دانی خودای گەورە و لەو کاتانەدا هەرو ساتانی دەکەوتەوە بەرچاو کە نابەجێی قسەکەی خودای گەورەی کرد و گەلەکەی بەجێهێشت. بۆیە لەو پڕی دڵتەنگی و ناومێدیدا گوتی: لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. واتە لە ناو تاریکایەکاندا کە مەبەستی تاریکای شەو و دەریا و ناوسکی نەهەنگەکەیە. هاوار و نزای لێ بەرز بۆیەوە و گوتی: ئای پەروەردگار، هیچ خودایەک نییە جگە لە تۆ، پاک و بێگردی هەر بۆ تۆیە. بەڕاستی من لەستەمکاران بووم کاتێک بە بێ فەرمانی تۆ قەومەکەم بەجێهێشت.
بەم زۆرە پێغەمبەر یونس لە نێو سکی نەهەنگەکەدا زیکری دەکرد و دەگریا و دەترسا، نەک لە ترسی مردن بەڵکو دەترسا و دەگریا بۆ تووڕەکردنی خودا و لادان لە فەرمانەکانیدا. خودای گەورەش نزاکەی گیرا کرد و تەوبەی پەشیمانبوونەوەی لێپەسەند کرد و فەرمانی بە نەهەنگەکە کرد تاوەکو لە کەناری دەریای یونسدا بنێ. نەهەنگەکەش یونس فڕێدەداتە دەرەوە لەسەر زەویەکی وشک و سۆڵەوانی دایدەنێ. یونس کاتێک لە سکی نەهەنگەکە هاتە دەرەوە لاواز و نەخۆش و ماندوو بوو، لە شولاری لەناو سکی نەهەنگەکەدا ناسک و لاواز ببۆیەوە. خودای گەورەش درەختێکی سڕ و پڕ گەڵای وەک کولەگەی بۆ ڕەوانە کرد، واتە لەو گەڵایانی کە زۆر پان و درێژن وەک گەڵای کاڵەگ و ئەو ڕۆکانەی لەسەر زەوی بەرز نابنەوە. دارێکی بەم زۆرە گەڵایەنەوە بۆ دەستە بەر کرد کە سێبەرەکەشی بۆ خۆپاراستن لە گەرمای خۆر بۆ ڕەخساند بوو. زانایان دەڵێن کولەگە گەڵاکانی نەرمە و سێبەرەکەشی چڕ و خۆشە، مێش پێوەی نانیشێ، بەربوومەکەی هەر لە سەرەتاوە تا کۆتایی وەرز دەخورێ بە کاڵی و کوڵاوی و بە تێکڵ و بێتێکڵ و بە دەنکەکانی شێوە و سوودێکی زۆری هەیە بۆ بەهێزکردنی مێشک. ئیبن کەثیر ژیاننامی پێغەمبەران لاپەڕە 229. یونس لەم حاڵەتەدا مایەوە تاوەکو هێزی هاتەوە بەر و ترس و ئازاری نەما. ئینجا خودای گەورە فەرمانی پێکرد بگەڕێتەوە بۆ لای ئەو گەلێک کە خۆی بەجێی هێشتە بوون و ژمارەیان پتر لە 100,000 کەس دەبوو. ئەویش گەڕایەوە بۆ لایەن و بانگی کردنەوە بۆ سەر ڕێگەی ئیمان و ئەوانش ڕێ هیدایەت و خوداناسیان گرتە بەر. خودای گەورە دەفەرمێت واتە خۆ ئەگەر لەو کەسانە نەبووایە کە تەسبیحات و یادی خوددا دەکەن ئەوا دەمایەوە لە نێو سکی نەهەنگەکەدا تا ڕۆژێک کە هەمووان زیندوو دەکرێنەوە. لەوە و دوا فڕێمان دەدایێت چۆڵەوانیەکی بێگوژ و گیا و درەخت کە بێهێز و ماندوو نەخۆش بوو. ئینجا ڕۆکی کولەگی گەورەمان بۆ پێگەیاند و لێی خوارد هەتا هێزی هاتەوە بەر. دواتر ڕەوانەمان کرد بۆ لای گەلەکەی و کاتێک گەشتە ئەوێ شۆک بوو کاتێک بینی گەلەکەی هەمووی تەوبەیان کرد و گەڕاونەتەوە بۆ لای خودا و هەمویان باوەڕیان هێناوە. ئێمە ژیانێکی خۆشمان بۆ فراهم هێنان تا کاتێکی دیاری کراو و هیچ ڕیوایەتێکی تەواو نییە لەسەر ژمارە ئەو ساڵانی کە پێغەمبەر یونس تێیدا ژیاوە و دەگوترێت گۆڕەکەی دەکەوێتە باکووری خۆر هەڵاتی ئاوی دیزلا لەسەر گردی یونس کە ناوی ئەوی لێنراوە. هەروەها خودای گەورە دەفەرمێت واتە یادی دەلنۆنیش بکەرەوە کاتێک بە تووڕێیەوە ڕۆژ گومانی وا بوو کە هەرگیز دنیای لێ تەنگ ناکەینەوە، بەڵام بە پێسەوانی گومانەکەیەوە خوددا خستێ ناو سکی نەهەنگەوە. زا لە ناو تاریکایەکاندا کە مەبەستی تاریکایی شەو و دەریا و تاریکایی ناو سکی نەهەنگە هاوار و نزای لێ بەرز بۆیەوە گوتی خودایە هیچ خودایەک نییە جگە لە تۆ، پاکی و بێگەردی هەر بۆ تۆیە. بەڕاستی من لەستەمکاران بووم کاتێک بەبێ فەرمانی تۆ قەومەکەم جێهێشت، ئێمەش بەهانایەوە چوون و ڕزگارمان کرد لەو خەم و پەژار و تنگانەی کە تێی کەوتە بوو و بە هەمان شێوەش ئیمانداران ڕزگار دەکەین کاتێک دەکەونە تنگانە و هانا و هاوار بۆ ئێمە دەهێنن. چەند پندووانەیەک لە چیرۆکی پێغەمبەر یونسەوە سەلامی خوای لێبێ. یەکەم خوداپەرستی مرۆڤ لە تنگانە ڕزگار دەکا. دووەم پەنابردنە بەر خودا لە کاتی تنگانەدا. سێیەم ئارامگرتن لە بواری بانگەوازدا و لە هەر کارێکی تر کە پێویستی بە کات و ماندووبوون هەبێت. و بەم زۆرەش هاتمە کۆتایی ڤیدۆکە. هیوادارم ڤیدۆکە سوودی بۆتان هەبوو بێ و هەروەها کاتێکی خۆشتان لە ڤیدۆکەدا بەسەر بردبێ. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان دەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان هەمیشە بە ئاگادارکردنەوە پێ بگات. و لە بیرشتان دەچێ ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.